ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو 5 ڕۆژە درێژکراوەی قەدەغەی هاتوچۆیە کە وەزارەتی ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەاندووە. ئێمە لەم راپۆرتەدا قسە لەگەڵ ئەوان ناکەین کە ماسکیان بەستووە و دەستکێشیان لەدەست کردووە. پرسیاریان لەکەین بزانین بۆچی ئەوان پابەندن و بایەخی پابەندبوونیان لە چیدایە. ئێمە ئەمڕۆ مەعاش بوو بە بۆنەوە هاتوینەتە دەرەوە گەر مەعاش نەبێ هیوادارم هەموو خەڵکی سلێمانی بەعام پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن. ئەمە لە بەرژەوەندی خۆیانەوە نەبێ بڵێ بەرژەوەندی کەسێکە تاچێکە حیزبێکیان شتێکە ئەمە بۆ عام بۆ هەموویەتی شکر لەخوا بەزیابێ سلێمانی لە هەموو ناوچەکان باشترە تێگەی ئیترە مۆزعشتیە پەڕێ وڵا هیوادارم هەموو مۆزعەکان وەکو یەک بێ هەموو ئەم دەستکەش و کەمامە کاتە دەستی کاتێتە دەرەوە بۆ ناوباساڵ شکە لە وەسعێکی خراپە و تێکەوتوینەوە. داوا لە هاوڵاتیانەکەم کە دەمامک بەسن دەستکەش لەدەستکە ئەمە چونکە شتێکی زۆر باشە دوایە کە ئەگەنەوە نزیشی ماڵەیەشێت توان دەستکەشەکان دەمامکەکان فڕێبن لەبەرەوەی کە ئەگەر ڤایرۆسێکی پێوە بێ شتێکی پێوە بێت تاسیر نەکات لەوانەی کە لە ماڵەوە جامەژ هیچی تێ ناچیان دەمامشێک و جوتێ دەستکێش ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێکەن کاریشی باشە و خراپ نییە. حتا خۆ بپارێزی باشە شتێکی باشە پێویستە هەموو کەسە خۆی پارێزە لەم نەخۆشیە لەسەر هەموو کەسە خۆی پارێزێت ئەگەر لەبەر خاتی خۆشی نەبێت لەبەر خاتی کۆمەڵگا لەبەر خاتی عیلەکان ماماڵم ناڵمان وەڵی گرنگی ئەوەیە بۆ سەلامەتی گیانی خۆمان و خێزان و کەس و کار و دوایان ئەو خەڵکێکە لە بشارە و لە کوردستان دەژی بەعام چونکە ئەمە نەخۆشیەکە سەرتاسەریە ئەمە ینی نەخۆشیەکە ڤایرۆسەکە زۆر بە زوویش بڵاو دەبێتەوە پێویستە ئێمەی هاوڵاتی بە هەموو شێوە ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەین کە ڕۆژانە ئاگادارمان دەکەنەوە لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە.